سڵاو ئەمڕۆ باسی پاکوخاوێنی ڕاگررتنی نەمامەکانمان ئەەکەین کاتێک کە خانمان یاخود باوکمان برامان کاتێیان بۆ نەمامگە نەمام ئەکڕن و ئەیبن بۆ ماڵەوە تەنها ئەوە نییە تۆ بەس لە سوچێکا لە ماڵەکەیە دای بنیت و بەجێ بێڵی ئەبێ ڕۆژانە ئەحتیمامی پێ بدەی ئایا لە پاکردنەوەی ئایا لە ئاودانە ئایا لە سەمات پێدانە ئەمانە زۆر زەرورە هەر نەمامێک شێوازێکی تایبەتی هەیە بۆ سەماتدان ئەبێت و ئاگاداری بی کاتێک کە دەی سەردانی نەمامگا ئەەکەی یاخود سەردانی ئەو شوێناکی کە دەرمانوشتی بۆ بکڕی چارەسەری بکەی ئەو نەباتە ئەبێ شتڵەکە بە تایبەت بۆی بکڕی ئەبلێ فلان شتڵم هەیە فلان نەمامم هەیە ئەمە کێشەکەیەتی و ئەبێ چارەسەری کەم هەنێ خانمان هەیە ئەڵێن ڕۆژانە یاخود دوو ڕۆژ جارێ نیو گڵاس ئاو ئەدین بە نەمامەکە ببوورە خاتونگیان ئەوە زۆر هەڵەیە چونکە نەمامیش وەکو بەشەر وایە وەکو مرۆڤ وایە چۆن خۆمان ناتوانین بە نیو گڵاس ئاو تێربین ئەو نەمامەش هەر وایە چونکە ڕێگەکەی لەسەرەوە تا خوارەوە بڵاو بۆتەوە تو ئەبێ بە شێوازێک ئاوی بدەیت کە لە هەموو شوێنێک ڕێگەکەی بەر ئاو بکەوێت و ئاوەکە بخواتەوە لەمڕۆ ئەم ڕۆکەمان هەیە ئەم نەمامەمان هەیە ناوی ڤیلۆیە ئەم نەمامەش یەکێکە لە جەماعەتی یاخود لە فەسیلەی مەتات ڕۆکێکی زۆر جوانە و گەڵاکانیشی زۆر گەورە و جوانە بۆیە زیاتر پێویستی بە پاکوخاوێنی هەیە و پاکردین گەڵاکان هەیە ئەمڕۆ بە تایبەتی باسی پاکردنەوەی ئەم نەمامە ئەەکەین بە چ شێوەیەک پاکی ئەەکەینەوە چونکە ئەم گەڵایی کە ئێوە ئەیبینن ئێمە هیچ نابینین لەسەری بەڵام بەس خۆڵەکە کە ئەبینین لەسەری کونیلەی هەیە کە بە عەرەبی سوغوری پێ ئەڵێن ئەمە زۆر بچووکە بەس بە مایکرۆسکۆپ ئەبینرێ ئەمانە ئەکرێنەوە بۆ تەنەفۆس بۆ هەناسەدان ئەگەر تۆ کاتێ پیسی لەسەرێتی خۆڵ لەسەری کۆبۆتەوە ئەو کونیلانە دا ئەخرێن و نەباتەکە ئەخنکێ ناتوانێ هەناسە بدا و ئۆکسسیژینمان بۆ دەرببڕێ ئەمڕۆ ڕایگەێنین و فێرتان ئەەکەین کە چۆن ئێمە ئەتوانین نەباتەکە پاک بکەینەوە لەم مەڕەشانە ئەتوانن بکڕن مەڕەشەی پێ ئەڵێن و ئاو 2 لترە ئەمە و ئاوی معقەمی تێئەکەن نابێ ئاوەکەتان سوێر بێ نابێ ئاوی تەنکی بۆ بەکاربێنی ئەبێ ئاوی مقەچەری بۆ بکڕیت تەنها بۆ پاکردنەوەی نەباتەکە بەم شێوازە پاکی ئەەکەینەوە ئەمڕۆ ئاو ئەخەینە سەر نەباتەکە کامل گەڵاکانی پا ئەەکەینەوە ئەیشوینەوە بە ئاوەکە کامل هەموو نەباتەکە هەموو گەڵاکانی ئاوی پیا ئەەکەین و ئەمجا دواتر بە کلێنس بە لۆکە پاکی ئەەکەینەوە بە لۆکە بێ باشترێکە جوان دەست ئەخەیتە ژێری زۆر بەناسکی و بە ئاسپایی گەڵاکانی پا ئەەکەیتەوە لەبەر ئەوەی ئەبێ ئاوەکەش زۆر بەناسکی لێی بی کە بە شێوازێک نەبێ زۆر تیژ بێ و نەباتەکە برینار بێت بەم شێوەیە ئازیزان وەکو ئەبینن ئێمە ڕووەکە گەڵاکەی پاک ئەەکەینەوە دوای سڕینەوەی نەمامەکە یاخود گەڵاکانی بە لۆکە یاخود کلێنس سپرایەک هەیە سپرای ملەمعی پێ ئەڵێن بۆ بریقەدانە بریقە ئەبەخشێ بە ڕووەکەکە ئەم سپرایە چۆن بەکاری ئەهێنی مانگی جارێ بۆ 2 جا بەکاری ئەهێنی بەم شێوەیە بەکاری ئەهێنی کە لە دوورەوە لە گەڵاکانی ئەدەیت یعنی زۆر نزیک نەبێ لە گەڵاکانی ئەم سپرایە فەرموو سێریکەن چەند بە جوانی دەری ئەخا گەڵاکانی سوودەکەی ئەوەیە کە نەباتەکە زۆر بە پاکوخاوێنی پیشان ئەدات شێوازێکی جوانی ئەداتێ ڕەونەقێکی جوانی ئەداتێ لە ناو ماڵەکانمانەیە بە هیوام سوودێکم پێتان گەیاندبێ و هەر شاد و کامران بن و خواتان لەگەڵ